هەڵمەتی داخستنی پاڵەوگانە یاساییەکان بەردەوامە و یەکێتی پەرلەمانتارانی کوردستانیش دەڵێت پێویستە هەرچی زووە ئەو پاڵاوگانە دابخرێن چونکە مەترسی زدین لەسەر ژیانی وڵاتیان. سەبارەت بە بەردەوامی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی و دووکەڵی پاڵاوگانە یاساییەکانی نەوت لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە هەولێری پایتەخت کە توێژینەوەکان دەریان خستووە کە هۆکارێکی سەرەکی پیسبوونی ژینگەن و لە هەرێم و بوونەتە مایەی کارەساتێکی تەندروستی و هەڕەشە لەسەر ژیانی هاوڵاتیان دەبێتە مای بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسەدان، درێژخایەن، پیسبوونی ژینگە و سەرچاوەکانی سروشتی و شێواندنی دیمەنی گشتی شارەکان بە تایبەتیش لە هەولێری پایتەخت. بازرگانە سیاسیەکان کە لە پشت ئەو پاڵاوگانە زۆر بەشێنی خۆیانە پسپۆڕێکی یاسایی لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان زەخت دەکاتەوە. کەسانی دەستڕۆیشتوو لە پشت پاڵاوگانە یاساییەکانەوەن و ئەگەر سەرۆکی حکوومەت بیەوێت دەتوانێت دایان بخات چونکە دەسەڵاتی لە لووتکەیە لە نێو حزب و حکوومەتدا. ئێمە نەکرد پاڵاوگەن نایاساییەکان بگە پاڵاوگە یاساییەکانیش کات مەرجی ژینگەیان تێدانە بێ پێویستە دابخرێن، پێویستە لە سنتەری شارەکان دوور بخرێنەوە، پێویستە ژیانی هاوڵاتیان ئەولەویەت بێ. لە بەرسی بڕیارەکان جێبەجێ ناکرێن ئەوە گرفتێکی گەورەی ئەو حکوومەتە بووە حکوومەتی هەرێمی کوردستان کە دیارە کەسانێک هەیە دەسەڵاتیان لەسەرەوەی بڕیارەکانی حکوومەتە، بەڵام ئەو جارەی بڕیارەکە خۆ لە سەرۆکی وەزیرانەوە دەرچووەکە هەم لە حیزب هەم لە حکوومەت لە لووتکەی دەسەڵاتە. ئەگەر بیانەوێت جێبەجێ بکەن هیچ کەسێک ناتوانێت ڕێگری بکە لە جێبەجێکردنی ئەم بڕیارە. هیوادارین ئەم بڕیارە بە تەواوی جێبەجێ بکرێ، نەک تەنها بۆ چاوبەستنی خەڵکو و تەنها بۆ ئەو بێت ڕای گشتی کەمێک بێدەنگ بکرێتەوە. هیوا کاسبکارێکی شاری هەولێرە بەهۆی پیسبوونی ژینگەی شارەکەی ماڵی لە سەنتەری شارەکەوە بۆ دەرەوەی شار گواستۆتەوە و ڕۆژانە ڕێگایەکی دوور دەبڕێت بۆ هاتنە سەر کارەکەی تاوەکو تووشی گرفتی تەندروستی نەبێت و خۆی و ماڵ و منداڵی پارێزراو بن. ئێستاکانە ژینگەی هەولێرێ سفر بوویتەوە، یعنی لەژێر سفریش خراپتر بوویتەوە لەبەرەوەی ئەو سەرەتانەکە دروست دەبی ئێستا زیاتری ئۆتۆمبیلەکانە یەک دۆم پاڵاوکانە سێم دەمینێتەوە سەر ژینگەی کۆڵانەکانیش پیسی هەر دروست دەبی لەو حاڵەتە ئەوانەی کە نزیکن هە زۆر وێران بوونە بەس بەیانیان ساعت 6:30 و 7 کە دنیا ڕووناک دەبی تەمەشای هەولێرکە ژینگەکی جوانە بەس کە بووە ساعت 8:09 وەرە تەسویری کە ئەگەر تەم و قوڕاو لەسەر هەولێر نەبوو حەقت بی ئەو قوڕاوە چێوە دەچی هەناسە دەیمژی کە هەناسەمزی چێوە دەچی دەستە ناو سیەکان تەوزیە دەبی دەبتە سەرەتان لە بەشەریەت زەهرە ئەوە ژارە. ئەو پاڵاوگانە بە دەرەجەیەک کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگەی هەولێرێ قەت ژینگەی هەولێرێ بەو دەرەجەیە پیس نەبووە بڕیارەکان دەردەسی بە ناوی چاکسازی بەڵام تەنفیز ناکرێ. ئێستا حالیان زۆری ئەوەی ئیمکانیەتی هەیە لە دەرەوە عرض دەکڕیتن لە بۆ ئەوەی لە شار دەربچی لەو ژینگەیە خۆی خلاصکە. دوای بەرزبوونەوەی ناڕەزایی هاوڵاتیانی هەولێر و ڕێکخراوەکانی بواری ژینگە چەندین جار بڕیاری داخستنی پاڵاوگانە یاساییەکان درا، بەڵام تا ئێستا بەشێکی زۆر لە پاڵاوگاکاندا نەخراون و لە کارکردن بەردەوامن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.